کەس ڕازی نییە لەسەر ئەو بڕیاری حکوومەتی چکە ئەوە لە قەدیمەوە ئێستا بەبیری من نییە لەوەتی ئەو مڵکانە ئیمن هەشتا سێ ئەو خەڵکە ڕاگوزراوە کە ڕاگوێزراوە حکوومەتی بەحث قەرەبووی کردووە ئێستا ئەو شتێک کە ئێستا هاتۆ تا ئارا حکوومەتی هەرێم هیناوێتی وارایی زمانی بەحسە دوایە بەحث قەرەبووەکەی کردووە ئێستا ئەو مڵکانە ئەو دوکانانە هەمووی کڕین و فرۆشتنی پێوە کراوە هەمووی یەکی سێ چار جار کڕیوە و فرۆشراوە و لە 2010 ئەو دوکانانە کە دروستکرانەوە بە قرارێکی حکوومەتی دروستکرانەوە قایم قامیەت و ڕئیس وحدەی ئیداری ئێرە خۆ خەڵک لە خۆڕانەی کردووە ئێستا ئەو قرارە هاتووە ئەڵێ حکوومەتیە بە شێوەیەک نازانم وەڵا خەڵک هەموو ناڕازیە ئێستا ئێرە ئەوە ئیمە بووە وەختی خۆی هەموو باغ بووە هەمووی باغی ئێمە بووە دوایە کراوەتە دوکان و تێک چووە و زمانی هەشتا سێ تێک چووە ڕاگوێزراوە خەڵک حکوومەتی بەحسیش کە قەرەبووی کردووە خەڵکەکە فەقیر بووە قەرەبووی کردوونەوە لەساس ڕاگوێزراون لەسەر مڵک و ماڵی خۆت ڕۆیشت و ئێرە شوێنی شەڕی بوو خۆوازانی عێراق و ئێران لێرەدا بوو شەڕ وەڵا داواکارینەوەیە چاوەکی بۆ وەسعیدا بخشینەوە ئەو خەڵکە فەقیرە کاکە خۆستا هەموو کڕین فرۆشتنیە پێوکراوە ئاژاوە بۆ ئەو خەڵکی دروستەبی لێ باش ئەوەی کڕیگێتی نایەتن یەقی ساحیبی مڵکەکەی بگریتەوە حکوومەت دەبی کاراسانی بۆ خەڵکی بکە بەڕاستی لە چۆمان ئەو شوێنانی کە بە زێدەڕۆی هەژمار دەکرێن ئەو فەرمانگەی بە کۆمەڵێک ڕێنمایی و تعلیماتەوە دێتن ئێستا کە ئەبدێتیان دەکاتەوە لێژنەکانی خۆیان کارا کردیتەوە لە هەر قازایەکە هەر چۆمانیش نییە هەموو سۆران و چۆمان و ڕوانز و مێرگە سۆر بە هەموو قەزا و دێهاتەکانیشی ئەو بابەتە دەگریتەوە تەنها شوێنە کشت و کاڵیەکان دەبێتن ڕەنگە ناڕوونیەک هەوی لەو مەوزوعە چکە لەبەرەوەی ئەو پرۆسەی تازێ دەستی پێکردی لەو شوێنە ڕەنگە ناڕوونیەک هەوی لەو بابەتە ئەمە لەگە فەرمانکە پەیوەنددارەکە بە تایبەتی بازرخان و بەرە و پارێزگای هەولێریشەوە لەسەر ئەوەی نەکە بتوانین لە ڕووی یاسای و لە ڕووی ڕێنماییەکان و شتێک لە بۆ ئەو ناوچانە بکرێت کە ناوچەی تەرحیلن ناوچەی شەڕ و شۆڕ بووینە ناوچەی ئەوە نەبووینەکە ژیان ئاسایی بوو بتن 30 ساڵ پێش ئێستاکە یاخود 20 ساڵ پێش ئێستاکە بۆیە ئەمە ماف و ئەرچی هاوڵاتیان لە هەوڵی ئەوەدا دەبێت کە هاوسەنجیان بکەین حکوومەت لە ڕووی داهاتەوە گرنگی پێدەداتن ئێمەش لە ڕووی بەرژەوەندەکانی خەڵکۆ بە هەمان شێوە لە هەوڵی ئەوەدا دەبێت کە هاوسەنجێک دروست بکەین و گلەی خەڵک کەم بیتەوە و بابەتی ئەوەی کە دەرێت بۆ 10 ساڵ یاخود نازانم ئەوە پێویستە بە فەرمانگەی خانوبەری میری سۆران دەبێت ئەوە وەڵامی ئەو بابەتە بدۆ چکە بەش کۆمەڵێک ڕێنمایی و تعلیماتی هەیە هەموو حاڵەتێک ناگریتەوە